ئینسانی مسلمان شتێکی ناشەرعیە بینێت ئەبێ ئینکاری بکەی بەدەست بە گۆرەی توانە. ئەگەر نەتوانی زیاتر دەست ئیشی حکوومەتە، ئیشی دەسەڵاتدارە، ئەبێ بەدەم نەسیحەتی خەڵکی بکەیت. بۆیە ئەو مشکلە و ئاژاوەیە کە هەیە لە کوردستانی ئێمە، خەریکی بار سوتان و مەسار سوتان و مەقەڕ سوتان و ئەوە هەمووی ئاژاوەیە. بەڵام وەکو دینی ئیسلام، وەکو سەلەفیەت، قەت لەگەڵ ئەوە نیمان ئاژاوە بێت، قەت لەگەڵ ئەوە نیمان دوکانی خەڵک بسوترێت، قەت لەگەڵ ئەوە نیمان کە مشکلە و ئاژاوە بدێت لە ناو وڵاتەکەمانە. ئەبەدەن. ئەلحەمدولیلا زۆربەی خەڵکیشی ئەیزانێت. بەڵام حکوومەتە بێت تەقوای خوای هەبێت، دەسەڵاتدارە بێت تەقوای خوای هەبێت، بتوانێ خەڵکی وا هەیە ئەگەڕێتەوە بۆ دین لە هەموو شت عەزیزترە. دوایی ئیشی ناشەرعیەکەن لە مەساج و لە عارەق فرۆشتن لە کۆڵانەکان و لە بازاڕەکاندا. کەسی ئەمەکە ئەیخواتەوە ئیشی خراپاکە، خەریکی دەعامکردنە، خەریکی پیاوکوشتنە، کاتێ خۆی بێعەقڵەکە. حکوومەت ئەبێ بە شێوەیەکی زۆر عاقڵانە، زۆر لەخوا ترسانە ئەو ئیشە ناشەرعیانە هێواش نەیەڵێ. چونکە ملەتی کورد ملەتێکی مسلمانە. والله هەمومان پێمان ناخۆشە کە لەبان ئەم جەعدایە دوکانی عارەقە بێ، هەمومان پێمان ناخۆشە. جا ئەگەر پێمان ناخۆش نەبێت لە دڵەوە، ئێمە کافرین، ئێمە مسلمان نیمان، هەموو کەس پێی ناخۆشە. بۆیە ملەتی کورد ملەتێکی مسلمانە، تازە هەر بە مسلمانێتی ئەڕوا، تازە هەر بە تەمان بە مسلمانێتی بمرن. بەڵام هەندێک کەس غەیرە دین ئەو ئیشانە ئەکەن. حکوومەت ئەبێ زۆر بە چاوێکی بەڕەحمانەوە هەوڵ بدا ئەو فیعلانە نەیەڵێت. وما هي من الظالمين ببعيد. زۆر ئاسانە لە لای خوای گەورە میهرەبان ڕەشەبایەکمان بۆ هەڵکە هەمومان لە ناودا، دەنگێ پەیابێ هەمومان لە ناودا. ئەم بۆیە باسی پێغەمبەران پڕی دەرز و عیبرەتە، پڕی دەرز و عیبرەتە. ئەوەی بە قسەی خوای گەورە بکە، ئەوەی بە قسەی پێغەمبەرەکەی بکە، سەرکەوتووە لە دنیا و لە قیامەت. والله دواکەوتوو نییە، والله زەلیلی نییە، بەڵکو براوەیە لە دنیا و لە قیامەت. فحکوومەت ئەبێ هەوڵ بدا ئەو ئیشە ناشەرعیانە نەیەڵێ هێواش هێواش. چونکە خەڵکی زیاتر سەیری حکوومەتەکە. حکوومەت چاک بێ، خەڵکی چاکە بێت، تازە بێ باوەڕی ناخوات، تازە ئیلحادی ناخوات، تازە باوی ئەوە نییە بڵێ خوا نییە و پێغەمبەر نییە. ئەوە نەما. هەوڵ بدەن هێواش هێواش ئەم شارە سەلامەت بکەن، ئەم وڵاتە ئاژاوەی تیا مێڵن. و ئەو خەڵکەش کە ئەو ئیشاکەن ئەوش ناشەرعیە، سوتاندنی دوکان و بڕین و کوشتن و هەرا و هۆسا، لەگەڵ ئەوە نیمان. بەڵکو دین نەسیحەتە بۆ حکوومەت، نەسیحەتە بۆ خەڵکیش. حکوومەت هێواش هێواش ڕوو لە خوا بکە، هێواش هێواش لە کەناڵەکانە دەرەچێت، لە جەریدەکانە دەرەچێت. با لە 20 قسەیە جارێکش ناو خوای گەورە بێنێت، با لە 10 قسەشە جارێک ناو ڕەسوول الله بێنێ صلی الله عليه وسلم. بۆی خەڵکی بڵێ بە تەواوەتی، بڵێ ئەمانە هێواش هێواش ڕویان لە دینە و ئەمانە دیندارن و خەڵکیش ئاژاوە نەکەن، ئاشوبی نەکەن. ئەو سوتان و بڕینە هیچی جێی نابێتەوە لە شەرعدا. داواکەین لە خوای گەورە میهرەبان کە وڵاتەکەمان سەلامەت بکە. یا ڕەبی خودایە، یا ڕەبی خودایە لێ تەپاڕێنەوە بە ناوە جوانەکانت و بە سیفاتە بەرزەکانت. ئەوەی نیەتی هەیە، ئەوەی ئیش ئەکات، ئەوەی پارە سەرفەکات لەوەی کەوا ئەن تەشیع الفاحشة في الذين آمنوا، فاحشە بڵاو بکاتەوە، دوکانی بەرەڵایی بڵاو بکاتەوە، ئیشی ناشەرعی بڵاو بکاتەوە. یا ڕەبی خودایە گۆج و ئیفلیجی بکەی، یا ڕەبی خودایە گۆج و ئیفلیجی بکەی، یا ڕەبی خودایە خۆی و ڕسوا بکەی لە دنیادا پێش قیامەت. یا ڕەبی خودایە تۆڵەی خۆتیان لێ بسەنیتەوە. یا ڕەبی خودایە ئەوەی نیەتی چاکەیە، حەزەکە ئەم وڵاتە سەلامەت بێ، حەزەکە ئەم عەبدانە سەلامەت بن. یا ڕەبی خودایە سەلامەتی بکەی، یا ڕەبی خودایە بیبەیتە ملی خێرە، یا ڕەبی خودایە ترسی خۆت بخەیتە دڵ دەسەڵاتدارەکانمانەوە، یا ڕەبی خودایە مۆفەقیان بکەی لەسەر کاری چاکە، یا ڕەبی خودایە هاوڕێی باشیان پێ ببەخشی بۆی ئەمریان پێ بکا بە چاکە و نەهیان لێ بکا لە خراپە. یا ڕەبی خودایە ئەوەی ئینسانی خراوە لە دەوریاندا لای دەی، یا ڕەبی خودایە لە کارە چاکەکانە مۆفەقیان بکەی، یا ڕەبی خودایە ئیشی ناشەرعی قێزەون بکەی لەلایەن، یا ڕەبی خودایە کاری ناشەرعی لەلامان قێزەون بکەی، یا ڕەبی خودایە ئاخر خێرمان بکەی، یا ڕەبی خودایە بارانی ڕەحمەتمان بۆ بنێری. خوایە گیان ئێمە تاوانبارین،
یا ربی خوایە ئێمە تاوانبارین ئیعترافەکەین یا ربی خدایە خۆت خوایەکی زۆر بەڕەحمی و لە تاوان خۆشەبی یا ربی خدای لێمان خۆشبی بەهۆی ئێمەشەوە ئاو بڕ نەکەی لە ئاسمان بۆ خوارەوە بۆ حەیواناتەکان بۆ سەر ئەم زەویە مردووە یا ربی خدایە بارانی ڕەحمەت یا ربی خدایە بارانی ڕەحمەت یا ربی خدایە بارانی ڕەحمەت خوایە گیان ڕەحم لە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی خدایە پیرەکانمان ئاخر خێر بکەی خوایە گەنجەکانمان سەلامەت بکەی یا ربی خدایە گەنجەکانمان سەلامەت بکەی چ لە مۆبایلە چ لە ئەنتەرنێتە چ لە کولیەکانە یا ربی خدایە مۆفەقیان بکەی و سەریان بخەی یا ربی خدایە لە ئیشی خراپە دووریان بخەیتەوە ئامین والحەمد